وەکی گرنگ لە نێوان کۆمەڵی ئیسلامی و هەروەها بزوتنەوەی گۆڕان بە سەرپەرشتیەرێکە لە ڕەخەری گشتی بزوتنەوەی گۆڕان عومەری سەید عەلی هەروەها مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان سەبارەت بە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان هەیەڕام یارزانیاری چی سەبارەت بە کۆبوونەوەکە دەستکەوتووە و وا بڕیارەکە چی تیادا گفتوگۆ بکرێت و تەوەرەکان تیایدا باز بکرێت؟ بەڵێ سڵاو لە ئێوەش کارزان. کۆبوونەوەکە نیو کاتژمێرێکە بێت لە ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی دەستی پێ کردووە لە کۆمەڵی ئیسلامی بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرپەرشتی کۆبوونەوەکەکە و هەروەها محەممەد حەکیم و عەبدولستار مەجید و ئەنوەر سەنگاوی ئەندامانی کۆمەڵی ئیسلامین لە شان دەکە و هەروەها شاندی گۆڕانیش پێکاتون لە بەڕێز عومەری سەید عەلی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و جەلال جەوهەر و جەمالی حاجی محەممەد ئەندامانی خانی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان. کۆبوونەوەکە دیارە باز لە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان نەکرێت. ئەم دۆخە ناهەموارەی کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە و ئەم قەیرانەدارایی کە لە ئێستادا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووەوە بە گشتی تاتوێی بارودۆخە کاکرێت کە بزانن چ ڕێگە چارەیەک بگرنە بەر بەوەی کە ئەم خەڵکە لەم دۆخی ئێستا ڕزگار بکرێت. دیارە کۆبوونەوەکە و ئاماژەم پێکرد سی خولەکێک دەبێت دەستی پێکردووەوە بەردەوام دەبێت چاوەڕێکین کە دوای کۆبوونەوەکە بزانین کە هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان چڕوونکردنەوەیەکیان دەبێت سەبارەت بە دەرەنجامی کۆبوونەوەکە. دیارە بزوتنەوەی گۆڕان ینی هەروەکو بە چاوڕوونی ئاماژەی پێ بکەم سبەی کۆبوونەوەیەکی هەیە جواتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان دەیەوێت پرسی ینی کشانەوەی لە حکومەت تاوتوێ بکات. هەڵبەتە ئەوەی کە من بزانم دیارە لەم کۆبوونەوەشدا ئەم باسانە شەنوکەوت دەکرێن پرسی کشانەوەی بزوتنەوەی گۆڕان لە حکومەت و کشانەوەی وەزیرەکانی لە حکومەت. دیارە ئەمانە زانیارین کە من هەمن چاوەڕێکین کە کۆبوونەوەکە کۆتایی بێ بزانین کە هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان قسەیان چی دەبێت هەڵوێستیان چی دەبێت لەسەر مەسەلەی کشانەوەیان یانمانەوەیان لە حکومەتی هەرێمی کوردستان. ڕامێر بەپێی زانیاریەکانی تۆ پرسی کشانەوەی کۆمەڵی ئیسلامی لە حکومەتی هەرێمی کوردستان بەکوێ گەیشتەوە کۆمەڵی ئیسلامی ڕێی کۆتایی خۆی یاخود بڕیاری کۆتایی خۆی لەم بارەیەوە داوە؟ تا ئێستا نەخێر کۆمەڵی ئیسلامی بڕیاری خۆی لەو بارەوە نەداوە بمێنێتەوە لە حکومەت یاخود بکشێتەوە. دیارە ئەمە کۆبوونەوەی پێدەچێت کە لەسەرکراوێ بەڵام جارێ پێمە بێ ئەنجامێکی ئەوتۆی نەبووە. هەڵبەتە من هەوڵەدەم لە دوای کۆبوونەوەکە لە هەریەک لە بڵێن بەڕێزانی ئەندامانی کۆبوونەوەکە شاندی کۆبوونەوەکە زانیاری وەربگرین بزانین کە کۆمەڵی ئیسلامیش بۆچوونی چییە لەسەر کشانەوەیان مانەوەی لە حکومەت. دیارە ئەمە تا ئێستا یەکلایی نەبووەوە هەروەها گۆڕانیش تاوەکو ئێستا خۆی بە تەواوەتی یەکلایی نەکردێتەوە. وەکو ئاماژەم پێکرد کۆبوونەوەکەی سبەی جواتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان ئەو پرسانە یەکلایی ئەکاتەوە کە بە تەواوی ئایا گۆڕان لە حکومەت دەمێنێتەوە یا دەکشێتەوە. وەکو ئاماژەم پێکرد ینی ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی هەڵبەتە وەکو شەنوکەوێکی بابەتەکە وایە یان وەکو پرس و ڕاوێژێک لەگەڵ یەکدی بزانن چه کارێک ئەنجام بدەن یان چ کارێک بکەن لە حکومەت بمێنەوە یاخود بە چ میکانیزمێک لە ئێستا بەدواوە کارەکانیان ئەنجام بدەن لە نێو حکومەتی هەرێمی کوردستان یا لە دەرەوەی حکومەتی هەرێمی کوردستان بێت. ڕامیار پرسی کشانەوەی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە ئێستادا کە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان لە شەقام دەستی پێکردوتەوە تا چەند گرنگە وەکو پاڵپشتەیەک بۆ داوای ڕەوەی خۆپیشاندەران؟ بە دڵنیاییەوە گرینگە ینی تەورێک لە کۆبوونەوەکە باز لە کێشە و گرفتەکانی ئێستای هەرێمی کوردستان دەکرێت وەکو ئاماژەم پێکرد بە تایبەت مەسەلەی قەیرانی دارایی کە زمانێکی زۆرە ینی بەرۆکی خەڵکی گرتووە. دیارە خەڵکیش بێزار بووە وەکو خۆتان نەزانن لە ئێستادا خەڵک لەسەر شەقامە ئەمڕۆ خۆپیشاندانێکی جەماوەری لە سەرجەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان ساز کراوە. دیارە داوای گۆڕانکاریەکەن لە حکومەتی هەرێمی کوردستان و داوای ڕیشەیەکەن لە مەسەلەی ئەم حکومەتێکی ئێستا هەیە و چاکسازی بکرێت لە دام و دەستگاکانی حکومەتە. دیارە خەڵکیش زۆر بەلایەوە گرینگە کە کۆمەڵی ئیسلامی یان حیزبێکی وەکو بزوتنەوەی گۆڕان پشگیریان بکات و زۆر جار لە لێدوانەکانە داوای هەڵوێست دەکەن لە ئەم دوو حیزبە چونکە بە حیزبێکی کۆمەڵی ئیسلامی بە حیزبێکی کاریزما ئەزانن لە نێو مەیدانی سیاسیە ینی پشگیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بە دڵنیاییەوە بە شتێکی باش ئەزانن بۆ ئەم دۆخی ئێستا و هەروەها بۆ ئەوەی کە قسەیەکی جدی بکرێت یان کۆمەڵی ئیسلامی یا بزوتنەوەی گۆڕان قسەیەکی جدی بکەن لەسەر ئەوەی کە دۆخی خەڵک بەرەو باشی بڕوات یان بڕیارێک بدەن کە بڕیارێک بێت لە بەرژەوەندی خەڵکا بێت لەگەڵ خەڵکا بێت. ینی خەڵک ئەمڕۆ تەنها داوای ئەوەکەن کە
پشگیری لە ئەم بۆ چوونانە بکەن ئەم دەنگانە بکەن کە هاتوونەتە سەر شەقام کە وەکو خۆیان ئەڵەن دەنگەکان تەنها بۆ ئەوەیە کە چاکسازی لەم حکومەتەیە بکرێ و ئەم قەیرانەدارەیە کە زەمانێکی زۆرە لە 2014ەوە کە بەرۆکی خەڵکی گرتووە چارەسەر بکرێ ڕێگە چارێکی بۆ بدۆزرێتەوە. ڕامیار دوای کۆبوونەوەکە بە پێی زانیاریەکانت هیچ بەلاغێک ڕادەگەندرێت لەلایەن کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان وەکو ئێستا کە لە کۆبوونەوەدان لە ئاستێکی باڵادا؟ بەڵێ تا ئێستا دیار نییە کارزان ینی بەلاغیان نەبێت یان نە، بەڵام ئێمە هەوڵ دەدەین لە دوانی ئەم دوو حیزبە وەربگرین یان کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان بزانین هەڵوێستیان چیە بێ. ئەگەر بەلاغیشیان نەبێت ئێمە هەوڵ دەدەین لەسەر کۆبوونەوەکە قسەیان لێ وەربگرین لە هەر یەک لە ئەندامانی شاندەکان. ڕامێر عوسمان لە ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت. خۆشەویستان مێستاش دەچینە چەمچەماڵ جەلال حسێن لە ناو ئاپۆڕای خۆپیشاندەرانەوە لەگەڵمدایە. جەلال سڵاو لێبێت.